یەکێک لە مناسباتە جوانەکانی ئەم شەوە مامۆستا سالار ئەوەیە کە شەوی یەکەمی قەدر یاخود ئەمڕۆ یا سبەینێ زیاتر ڕۆژی فەتحی مەکەیە. فەتحی مەکە یەک هەڵوێستی پێغەمبەر صلی الله علیه و سلم لێرە حەزەکەم باس بکەم کە مناسبەی لەگەڵ شەوی قەدرا هەیە. ئەو شەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم دوای ئەو هەموو سزا و ئەشکەنجەیی کە درا لە مەکەیە، دوای ئەو هەموو شەڕ و کوشتاری کە سەحابەیان شەهید کرد، یەکێک لە سیما جوانەکانی ئەو شەوە ئەو ڕۆژی کە چووە مەکە ئەوە بوو فەرمووی ئیذهبوا فأنتم طلقاء، بڕۆن ئازاد بن، عەفوی بەکارهێنا، لێخۆشبوونی بەکارهێنا، لێخۆشبوون لە 20 ڕەمەزانەوە، ئەخر لە 20 ڕەمەزانە بوو فەتحی مەکە. کەواتە ئەم ئیشارەتە بۆ وەرینەگرین بۆ خۆمان کە ئێمەش لە بینی خۆمان و خوایە داوای عەفو بکەین. یعنی ئەو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو ڕەحم و بەزەیە گەورەکە هەیبوو بەرامبەر بە ئاهلی قورەیش. حتا فەرمەیەکێک لە خاڵەکانی ئەوەی کە نەیفەرموو و ئەچین بۆ مەکە ئەوە بوو کە مەکە خۆی حازر نەکا بۆ شەڕ، بۆی کتوپڕ بن بەسەریانە ئامادەی شەڕ نەبن، پێغەمبەر حەزی نەکرد بکوژرێن، حەزی نەکرد یا بچن، عەفوی بەکارهێنا. جوانە یا شێخ.